بینەرانی بەڕێزی تلویزیۆنی کۆمەڵە، لە بەرنامەی تەندروستی سڵاوی خۆم و باقی هاوکارانم پێشکەشتان و ئەم کاتتان باش. بەڕێزان، لە بەرنامەی حەوتووی پێشوودا باسێکمان بوو لەسەر ئارترۆز و سەرەتای ئەو بەرنامە وتمان چەند تەوسیەی کراوە لەسەر ئارترۆز کە یەکێک ئەوەیە کە شێوەی ژیان گۆڕینی جوڵەکردن و فعالیەتی ڕۆژانە لانەبردنی ئەوانە تەئسیری هەیە لەسەر کەمکردنی ئازارەکانی ئارترۆز و هەر بۆ ئەو کە وەکو پایە ئەو تەوسیە کرابوو لەسەر ئارترۆز بەرنامەی حەوتووی پێشوومان لە خزمەت ئێوە بەڕێزان پێشکەش کرد. لەو بەرنامەیە وتمان ئارترۆز جیاوازیکی هەیە لەگەڵ نەخۆشینێکی تر کە لە ناوچەی کوردەواریە زۆر باوە بە ڕۆماتیزمە ناسرێت. جیاوازیگەرێک هەیە کە ئەبێ ئارترۆز و ڕۆماتیزم لە یەک جیا بکەینەوە. بەهۆی ئەوەی کە نەخۆشینی ڕۆماتیزمی نەخۆشینێکی باوە، بەرنامەی ئەم حەوتووەمان تەرخان کردووە بە قسەباسێک لەسەر ڕۆماتیزم. هەروەکە لە بەرنامەی حەوتووی پێشووە شارەمان کرد ئارترۆز بڵێن ساوان یا زبربوونی ئێسکەکانە لە یەک دانە جۆنگە کە هۆکارگەرێکی جۆراوجۆری هەیە. یەکی لەوانە تەمەن بوو کە لە تەمەنی سەرەوەی 40 ساڵەوە دەست پێکات، بەڵام کەسانێکن بەهۆی ئیشی قورس و سەنگین و گرانیانەوە ئەتوانێت لە تەمەنی خواردریشە و دەست پێ بکە. ڕەگەز بوو کە لە ژنانە زۆرتر بوو تا پیاوان، و کێشی لەش بوو کە هەرچێ کێشی لەش زیاتر بێت ئەتوانێت کە هۆکاری ئارترۆز بێت، یا ئەوەی کە کولتورگەرێکی جۆر وەکو ئەوەی کە وتمان لەسەر ئەرز دانیشتن، نان خواردن لەسەر چۆک یا 4 مشقی 2 مشقی دانیشتن، ئەوانە تەئسیری هەیە لە ئارترۆزە. لە ئارترۆزە هەروە وتمان کە ئەو نیشانەگەرەکە هەیە ئازار و ڕقیە کە لەو جۆگە ئێمە ئەیبینین. دوایەوەی کە ئەو کەسە کە تووشی ئارترۆزە ئەگەر ئیسراحەت کات، ئازار و ڕەخبوونەکەی زۆرتر پێ هەست دەکات. هەڵاوسانە، ئەو ئاوسانە کە لە جۆنگە ئەبینرێت، تەقتەقکردنی ئێسکیشە دەنگێکە کە لە کاتی جوڵەدا ئەبیسرێت، و هەروەها زعیفبوون و کەمهێزبوونی ماسوولکە یا ماهیچە بوو کە ئەوانە وەکو نیشانەکانی ئارترۆز دەستنیشان کراون و شارەمان پێکرد. جۆنگە ئەگەر هاوڕێ هاوکارم زەحمەت کێشێ وێنەی ژمارە 1مان بۆ نیشاندا کە ئەیبینین جۆنگەیەکی ساق و سەلیمە. ئەم جۆنگە شوێنی گەیشتنی دوودانە ئێسکە، بەڵام ئەو گەیشتنەوەین ئەوە نییە کە پێکەوە وەسڵ بن، بەڵام جیا لەوەی کە پێکەوە وەسڵ نین بەڵام ئەتوانن حرەکەت بکەن، یعنی قابلیەتی جوڵەکردنیان هەیە. ئەو قابلیەتی جوڵەکردنیشە دیارە غزروف ئەو حاڵەتە خلیسکانەیە پێ نیشانەدا، ئەو وەکو دوودانە خەتی پەمەیی کە دیارە ئەم سەر و ئەو سەر ئێسکەکە و لە نێوانی ئەو مایع بین جۆنگە هەیە کە بە ڕەنگی شینە، و ئەم جۆنگە سالمە ئەگەر تواشاکەین لەم سەر و لەو سەری هەر وەکو لێرە بە ڕەنگەکەی هەر وەکو پەمەیی نیشانداوە ها ناو کەپسولێکە، یعنی ئەو کەپسولە کولەن محافزە دەکات لەو جۆنگە و ئەو مایع و غزروف و ئەوانە کولەن ها لە ناو ئەو کەپسولە کە حرەکەتکردن ئاسانە کاتەوە بۆ ئینسان. لە ڕۆماتیزمە بە پێچەوانی ئارترۆز کە دوای کاری قورس و سەنگین یا ئەوەی کە کێش لەسەرەوە بێت، نەخۆشینەکە هەر دیارە جۆنگەکان ئەگرێت. جۆنگەیش شوێنێکی زۆر هەستیارە لە لەشە. بۆ وێنە ئەگەر ئێمە
جۆنگەی ئەژنۆ لە نەزارا بگرین، ئەم جۆنگە تواو کێشی لەشی لەسرە کە هەروە ئەم وێنەیشە کە ئەیبینن ئەژنووە، و ئەو جۆنگە لە کاتی خۆی قفڵە بێت ئەبەسرێت کە ئەو مرۆڤە بتوانێت بێسێتە سەر پێوە یا ئەوەی کە جوڵەی پێکە حرەکەتی پێکە. نەخۆشی ڕۆماتیزم نەخۆشینێکە کە بەهۆی ئیلتیهابە و بەهۆی هەوکردنەوە دروستە بێت و ئەو هەوکردنە یا ئیلتیهابەت درێژخایەنە لە جۆنگە کە لە وێنەی ژمارە دووە کە ئەگەر بیبینین جۆنگە توش تەغییراتێ بووگە ئاڵگۆڕێکی بەسەر هاتووە، هەروایە کە ئەیبینین ئەو کەپسولە کە ئەو جۆنگەیە لە خۆیان گرتبوو تێکچووە، یعنی شێوەی جۆنگەکە ئەسڵن تێکچووە. ئەوە ڕۆماتیزمە، یعنی ڕۆماتیزم ئەبێتە عاملی ئەوەی کە جۆنگە تێکچێ. بەڵام چۆن جۆنگە تێکەچێ یا شێوەکەی تێکەچێ شکڵەکەی ئەگۆڕدرێ؟ نەخۆشین ڕۆماتیزم کە وتمان ئیلتیهاب یا هەوکردنە هەوکردنی جۆنگەیە لە سەرەتاوە کار دەکاتە سەر جۆنگە بچووکەکانی دەست و قاچ. دیارە بە نەخۆشینێکی درێژخایەنە ئەتوانێت باقی جۆنگەکانی تری لەشیش بگرێت کە ئازار و ئاوسان لە جۆنگە دروستەکات و دواتر ئەتوانێت بێتە هۆی تێکچوونی شێوەی جۆنگە کە هەروە لەم ڕسمە ئێمە ئەیبینین کەپسول هەر کێشی هاتووە، یعنی لە شکڵی تەبیعی خۆی دەرچووە. نەخۆشی ڕۆماتیزم نەخۆشینێکە کە ڕەبتی هەیە بە سیستم بەرگری لە شەو یا سیستم دفاعی لە شەو. ئەو سیستم بەرگریە یا و کۆندان بەرگریە محافزە دەکات زمانێکە میکرۆبێ یا عامڵی خارجی تێتە ناو لەش، وەکو محافزگەر وەکو پاسەوانگەری لەش بۆ ئەو شوێنە ئەڕۆن شناسایی ئەو شتاکەن و بە لەگەڵ یە بربەرەکانیەکەن. بەڵام لە ڕۆماتیزمە سیستمی بەرگری یا کۆندامی بەرگری سیستم دفاعی بە هەڵا سلول یا خانە ساق و سەلیمەکانی لەش ئاتە بەر ئاماجی هێرشی خۆی و ئەم ڕۆماتیزمە دروستە بێت، یعنی کۆنتامی بەرگری بە هەڵا پەلاماری خانە ساقەکانی لەشەدات. کاتێکە پەلاماری ئەو شوێنەیدا یەک بە فەرز کەسێکە برینێ لە دەستی دروستەوێ برینی لە شوێنە لە لەشیە ئەبێت ئەو سیستم بەرگریە ئەڕوا لەوێ بە شێوەی ئەوەی کە هەڵاوسان و شاید گەرمی ئەو شوێنە یا کەمێ گەورەتر ئاوسان بێت ئەوە نیشانەدا. بەڵام لە جۆنگە کە ئەو هێرشە ئەکات بەو شێوە خۆی نیشانەدا کە تووشی ئاوسانە بێت. لە وێنەی ژمارە 3 کە ئێمە ئەگەر سەرنجی بدەین لێرە جۆنگەی پەنجەی دەسە کە ئەگەر ئەو شوێنەوە فلشەکەت بە نیشانی داوە ئەوینین کە ئەو شوێنە تووشی ئاوسانی ئاوسان بووگە متەوەڕم بووگە، ئەوە دیارە ئازاریشی هەیە کە ئەتوانێت ڕۆماتیزم بێت. لە زۆرتری کاتە ئەڵێن کە ئەگەر جۆنگێک لە لایەک لە لەش توش بێ ئەو لاکەی ترێ یانیش تەرەفە متقارنەکەیشی تووشی ئەوە بێ، بەڵام ئەوە هەموو کاتی وان نییە. مواردێکی زۆر زۆر کەم و نادرە کە ئەتوانێت شتێکی وابین هەرواکە لە وێنەی دواتری شێمای بینین هەر ئەو کەسەسە، بەڵام ئەیبینین لەم دەسەکەی تریەکە دەسە ساق و ساخەکەیە ئێمە ئەو نیشانەی ئاوسانە نابینین. ئەوەیە لە هەموو کاتە ئەو ئاوسانە یا و ئازارە شەرت نییە لە جۆنگەی کە بوو حتممە لە جۆنگەی بەرامبەریشیدا ئەو ئازار و ئاوسانە ببینین. نیشانەکانی نەخۆشی ڕۆماتیزم یەکێکی هەر ئازارە کە ئازارێکی زۆرە و ئەو ئازارە لە کاتی جوڵاندن و ئیشکردنە.
خۆی نیشانەدا. لە نیشانەکانی تایبەتی ئەو ئازارە ئەوەیە کە بە ئازاری بەیانی یا بە جمود سوپکایی شەر ئەناسرێت، ئەوەیە کە ئەو مرۆڤەی کە تووشی ڕۆماتیزمە کاتێکە لە خەو هەڵەستێت زیاتر لە چارەکە سەعاتێتە نیو سەعات توانای جوڵەی سەختە بە زۆری هەڵەسێت، ئەبێت کەمێ جوڵە بکات، کەمێ حرەکەی پێ بکات تا بتوانێت ئەو مەفسەڵە قابلیەتی ئەوەیە بێت کە حرەکەت بکات یا جوڵەی پێ بێت. ئەو دانێ لە نیشانە ئاشکراەکانی ڕۆماتیزم ئەو ئازارەسە کە دەمەوبەیان لە کاتی هەستان لە خەوە کەس ئەو کەسێک کە توش بووە بە ڕۆماتیزم هەستی پێکات. دیارە هەڵاوسان کاروا لە وێنە پێشوەکەی شوێندیمان یەکێتر لەو نیشانە گەرەسە چۆن ئەو شوێنە تووشی ئیلتیهاب یا هەوکردن نەبێت. هەوکردنیش یەکێک لە علایمەکانی ئاوسانیا تەوەڕمبوونە کە ئەوەیشە لە نیشانەکانی نەخۆشی ڕۆماتیزمە. و نیشانەی سێومی کە نیشانەیەکی ئەویش نیشانەیەکی سەرەتاییە ڕقبوونی ئەو جۆنگەیە، یانێ ئەو جۆنگە بە دژواری ئەتوانێت حرەکە بکات بجۆڵێتەوە تووشی جوڵە بێت. دیارە نیشانەکانی دیکەیش هەین کە ئەتوانێت نیشانەکانی ڕۆماتیزم بێت، وەکو بێتاقەتی و هەستکردن بە ماندووبوون. ئەو بێتاقەتی و هەستبوون بە هەستکردن هەستی ماندووبوونە لە ئارترۆزە نەبوو، بەڵام لە ڕۆماتیزمە هەم ئەوەی کە ئەو کەسە هەتا ئیشێکی قورسی نەکردووە، کارێکی سەختی نەکردووە، ئەو کەسە هەست دەکات کە ماندووە، بێتاقەتە، تااقەتی کارکردنی نییە، یانێ هەتا کارێکی سادە و سەرەتاییش. دوای ئەوەی دابەزینی کێشی لەشە، کێشی لەش دابەزێت و هەروەها نەمانی ئیشتەهاس، یانێ ئەگەریش برسی بێ هەست بە برسیەتی ناکات. ئەویش یەکێک لە نیشانەکانی ڕۆماتیزمە. دیارە نیشانەگەری تر وەکو نیشانەکانی هەڵامەت یا سەرماخوردگیش دەتوانێت لە ڕۆماتیزمە خۆی نیشان بات، وەکو تاس، تەبە، یا ئەوەی کە ئەو کەسێک کە تووشی ڕۆماتیزمە عارەقێکی زۆرەکات، ئەوانە ئەتوانێت کە لە نیشانەکانی تری ڕۆماتیزم بێت کە لە ئارترۆزە ئەوانە نابینرا. هەروەکە شارەمان کرد ڕۆماتیزم ئەتوانێت هەر جۆنگەیەک لە لەشە تەحتاسی خۆی قەرار بات، یعنی هەر جۆنگەیەک لە لەشە ئەتوانێت تەحتاسی خۆی قەرار بات، چونکە نەخۆشیێکی درێژخایەنە. ئەگەر لە ئێسکە بچووکەکانی لەش وەکو پەنجەی دەست یا پەنجەکانی قاچ یا ئەژنۆی قاچە دەرکەوێت، ئەتوانێت چون درێژخایەنە لە درێژماوە خۆی لە جۆنگە گەورەکانە نیشاندا. هەروەکە لەم وێنە ئەیبینن ئەوە جۆنگەی شانە لەسەر و بین بەرەو خوار، جۆنگەی شانە کە ئەو جۆنگە ئەتوانێت تووشی ئازاری ڕۆماتیزم بێت. جۆنگەی ئەنیشکە کە ئەویش هەروەها ئەتوانێت تووشی ئازار بێت، سمت یا حەوز یا ئەو کاسەی لە گەنە بڵێن، ئەویش تووشی ڕۆماتیزمە بێت. و ئەژنۆ کە یەکی لەو شوێنانەسە کە زۆرترین تووشبوان بە ڕۆماتیزم زۆرترین ئازاریان کە هەیە و بەدەستی ناڵێنن لەو شوێنەیە. و هەروەها پاژنەی پایشە کە پاژنەی قاچە ئەتوانێت ئەو ڕۆماتیزمە خۆی لەوێ نیشان بدات. دیارە لەسەر ئەندامەکانی لەشیش ئەتوانێت تاسیرات خۆی بێ کە ئەگەر هاوڕێی هاوکارم لە وێنەی پێنجە کە وێنەی پێشووی ئەم وێنەسە نیشانمان بدات، لەسەر باقی کۆندامەکانی لەشە ئەگەر هەر لەسەر ڕەو بین بەرەو خوار ماندوویەتیە کە ئەتوانێت ئیشارەمان کرد ئەو کەسە ئەگەر کارێکی سەختیشی نەکردوێت بەڵام خۆشی نازانێت، بەڵام هەست بەواگە کە ماندووە، تااقەتی
کارێکی نییە، ئەنجامدانی کارێکی نییە. چاو دەمە کە تەسیراتی ڕۆماتیزم لەسەر چاو یا دەم ئەوەیە کە تووشی وشکبوونیانەکە وشکە بن. دیارە لە دەمە ئەگەر دەم ناو دەم وشک بێت تەسیرات تایبەتی خۆی هەیە. تەسیراتەکەی ئەوەیە کە هەم لەسەر پووک هەم لەسەر دان ئەسەراتی خۆی دانێت. لەسەر پووک وەکو نەخۆشینگەرێکە نەخۆشینگەر پووکە ناسرێت، ئەو نەخۆشینگەر پووکە بێرە یا لەسەر دانا و دانانە تووشەی زووتر خراوبوون و ڕزیم کات. و هەروە لە چاویشە چاو وشکە کاریانە ئەو حرەکەتی چاوە کە ناو کاسەی چاوە مەلتەحەمی چاوی پێڵێن بەملاوە بەولا بەبان و بەخوارە ئەچرخێتەوە. ئەوە تووشی مشکڵاکە بۆ ئەوەیە کە کەسانێکە تووشی ڕۆماتیزمە بن لەو قەترەگەرەی کە حرەکەتی چاو ئەو ملتەحەمی چاوە ناو کاسەی چاویان بۆ ئاسانە کاتەوە بەکار دێرن. و هەروات بێنە خوارە و لەسەر سیەکانە، لەسەر سیە توانێت ئەسەراتی لەسەر هەناسە بێت، بەڵام زۆرترین ئەسەری هەم لەسەر سی لەسەر پێسیش ئەوەیە کە ئەتوانێت گرێگەرێک بە ناو گرێگەر ڕۆماتیزمی ئەناسرێت ئەوانە دروست کات کە زۆر بە کەمی پێشتەیانە دەرسەدی زۆر کەم لەو کەسانەی کە تووشی ڕۆماتیزمن ئەو گرێگە ڕۆماتیزمیە لەسەر پێسیانە دروستە بێت. ئەگەر بە جۆنگەکانی شەوەکە لەو وێنای بینن جۆنگەی ئەژن و جۆنگەی مەچەکی دەست و پاژنەی پایە ئەوانە تووشی ئیلتیهابەون. ئەو شوێنانن کە زۆرترین تەسیراتی خۆی هەیە. لەسەر دەستگای دڵیشە تەسیری هەیە، ئەتوانێت بێتە هۆی نەخۆشینگەر قەلبی. دیارە نەخۆشینێکی تریش هەیە کە بە ناو ڕۆماتیزم قەلبیە ناسرێت، بەڵام ئەو ڕۆماتیزم قەلبیە هۆکارەکەی لەسەر ڤایرۆسێکی ترە. چۆن ڕەبتی بەو بەرنامەی ئێمە و نیە، من زۆر لەسەری ناڕۆم چۆن لەسەر ڕۆماتیزم و ئازاری ئێسکە ئەم بەرنامە دیارە لەسەر نەخۆشینگەر دڵیش ڕۆماتیزم تەسیراتی خۆی هەیە. ئەوە توانێت چونکە نەخۆشینێکی درێژخایەنە ئەگەر گوێ نەدرێ بە دەرمانی لەسەر دەستگای هەناسە لەسەر دڵ لەسەر جۆنگەکان تەسیراتی خۆی دابنێت. بەهۆی درێژخایەنیشیە و چۆن لەسەر جۆنگەیە ئەو جۆنگە تووشی تەخریبەکان تووشی خراپبوونیەکات. ئەگەر چاودێری نەکردرێ و نەخۆشینە ئەو جۆنگە تاو حەدا بەرەو خراپیەوات کە هیچ ڕێگەی تر نامێنێت بەغەیرز ئەوەی کە جەڕاحی بکرێت و جەڕاحی ئەو جۆنگە بتوانن چارەسەرێکی بۆ بدۆزنەوە. تقریبا لە هۆکارەکانی کە ئەوانەی کە هۆکارن بۆ تووشبوون بە ڕۆماتیزم یەکێکی تەمەنە لە تەمەنی 40 بۆ 60 ساڵ زۆرترین ئەو ڕێژەی تووشبووان بە ڕۆماتیزم زۆرترین سەرۆترین ڕێژەیە. بەڵام ئەوە نییە تایبەت بێ ڕۆماتیزم هەر بەو تەمەنە هەر بەو دەورەی تەمەنە. ڕۆماتیزم هەیە، ڕۆماتیزمی مناڵانە ناسرێت لە مناڵانی تەمەن ژێر 5 ساڵ و ئەتوانێت سەرچاوە بگرێت. ڕۆماتیزمێکە لە سەروی 5 ساڵ و لە ناو لاوان و یعنی ڕۆماتیزم لە کولە تواو تەمەنەکان ئەتوانێت لە خۆیەوە بگرێت. ڕەگەزە لە ڕەگەزیشە ئەگەر تووشبووان ڕێژەی تووشبووان لە نەزەرە بگرین 3 لە 4 تووشبووانی ڕۆماتیزم ژنانن، یعنی ژنان ڕێژەی تووشبوونیان بە ڕۆماتیزم زۆرترە تا پیاوان. یەکێک تریش لە هۆکارەکان بۆ ماوەی یانی ئەوەی کە لە دایک باوک یا پشتەکانیان بۆیان ماوەتەوە جنیە ژنتیکە. ئەوەیشت لە هۆکارەکانی تووشبوون بە ڕۆماتیزمە.
بۆ ئەوەی کە تەشخیص بدرگێت تەشخیصەکەی دیارە ئەبێت دکتۆر تەشخیصی بدات بەڵام کەسێکە هەستی کرد لە جۆنگەی هەیە ئازار هەیە ئاوسان هەیە دیارە ئازار و ئاوسان بە فەرز دوای ئەوەی کە زەربەیەکی پێوارد بێ یا توش سانەحەیک بێت ئەوانە تەبیعیە بەڵام زانی ئەوانە نەبووە یا ئەو ماوەیە زۆر درێژە ئەبێ سەردانی دکتور بە دکتوریش بە تاریخچەیەک کە لەو کەسە ئەیگرێت تاریخچەکە لە خۆیەوە ئەیگرێت کە لەکەیەوە دەستی پێکردە چۆن بووگە ئایا لە ناو کەس و کاریە دایک بە ئەو سابقەی نەخۆشینی وا بووە دوای ئەو مەعایناتێکی فیزیکیەکە دکتور بۆ یەکە کە بۆی مشخص بێ کە ئایا ڕۆماتیزمە یا نا ئازمایش خۆین و ئەکسپەرداری سادە کە ئەشعە ئەتوانێت نیشانەی ڕۆماتیزم بدۆزرێتەوە هەروەکە بەرنامەی هەفتەی پێشەوتمان ئازمایشی خوێن و ئەشعە ناتوانێت یارمەتی دەربێ بۆ تەشخیص و دۆزینەوەی ئارترۆس بەڵام لە ڕۆماتیزمە ئەوە یارمەتی دەرە بۆ دەرمانیشی بە تایسە دەرمانێک ئەوەی کە ئەو نەخۆشینە ڕیشەکەن کە لە ناوبووە دەرمانێکی وان نەدۆزراوەتەوە بەڵام بە چاو ساڵانی پێشووە تاقیقاتێکی زۆرتر ئەگرگێت دەرمانگەرێکی تازەتر هاتووەتە بازار دەرمانگەرێکی تازەتر بەکاردێت کە چاوەڕوانە کردوێت لە داهاتووە دەرمانگەرێکی باشتر لەو دەرمانگەرەی کە ئەمڕۆ بەکاری دێنن بێتە بازار و ئەو کەسانێک کە تووشی ڕۆماتیزمەوەن بتوانن بەکاری بێنن دیارە ئەو دەرمانانیش کە ئیسە بەکاری تێرن جیا لەوەی کە دەرمانە ئازار شکێنەکانن دەرمانگەرێکی مکەمەڵ یا ئەوەی کە کامەڵ بێت بۆ ئەوەی کە و ئازار و ئیلتیهاب کەم و کاتۆنێڵێ پەرەبسێنێت ئەوانیش لەگەڵ یە بەکاردێنن شێوەی تر شێوەی میکانیکی یا فیزیکی ئەو چارەسەری ئەو ڕۆماتیزمەسەکە بە فیزیۆتراپی یا علاج تەبیعی ئەناسرێت کە ئەویش بە شێوەی ئەوەی کە بە ئلکتریسیدە بە گەرمادان بۆ جۆنگەگەرە کە تووشی هەوکردن بوون یا تووشی ئەو ڕۆماتیزمە بوون ئەتوانێت لەو ئازاریانە کەم و بکاتەوە هەر وتم کە ئەگەر کەسێکە بە ڕێکوپێکی دەرمانەکان بەکارنێرێت یا ئەوەی کە جوڵەیان پێ نەکا بۆ جۆنگانێکە توش بووگە بەرەو خراپبوون بچن بەرەو تەخریب بچن چارێک نامێنێ بەغێرز ئەوەی کە ئەو جۆنگە جەڕاحی بکرێت جیا لە علاج تەبیعی یا ئەو فیزیۆتراپیە کە نوعێک وەرزشتان یا حرەکەکردن جوڵەدانە بە جۆنگە کەسێک کە تووشە بێ بە ڕۆماتیزم ئەبێ لە بەرنامەی ڕۆژانەی خۆیان حتمما پیادەڕەویەکی سادە بگونجێنێت دیارە زۆرترین کات لە جۆنگەکان ئیسە جۆنگەی حەوز بێت کە یا ئەژنۆ بێت یا پاژنەی پا بێت ئەوە کە جوڵاکە لە دەستی شەوێ هەر لە پیادەڕەویە دەسەکان ئەجوڵنەوە ئەوە خۆی تاسیری هەیە یعنی لە کول لە شێوەی ژیان گۆڕین دەورە بینێت ئەو کەسێکە کاری وایە کە کارەکەی زۆرتر دانیشتنە ئەبێ حتممە ڕۆژانە تووشی ڕۆماتیزمیشە ڕۆژانە بەرنامەی پیادەڕەوی لە ناو بەرنامەی خۆی بگونجێنێت ئەگەر ئیمکانی بۆی هەیە دووچەرخەی هەیە دووچەرخە سواری بکات هەروەکو ئەو تەوسیە کە پێشتریش بۆ ئارترۆس کرا کە شێوەی ژیان گۆڕگێت و جوڵەکردن بۆ ڕۆماتیزمیش ئەو جوڵەکردنە تەوسیە کراوە کە دیارە ئازار هەیە بە تایبەت ئەوەی کە بەیانیان هەڵەسێ لە خەو ئازارە هەستەکات ئەو جۆنگە وشک بووگە ڕقا ناتوانێت خاست بجۆڵێتەوە بەڵام دوای ماوەیەک و کەمێ خاسە بێ هەم ئازارەکەی کەمی ئەڕواتە سەر دوای دێتە خوارەوە یا ئەو جۆڵە حرەکەکردنیە باشترە بێت جوڵەکردن و وەرزشکردن حرەکەتکردن ئەسەراتێکی مثبەتی هەیە لەسەر ڕۆماتیزم
لەسەر شێوەی خواردن یا تەغزیە بازیشت باوە لە لای خۆمانەوە ئەڵێن کە تورشیات یا سرکە بۆ ڕۆماتیزم خراپە، ڕۆماتیزم پەرە پێدات. بەڕاستی لە عیلمە شتێکی وا تایچە نەدۆزراوەتەوە کە بە فەرز لیمو ترش، ئاو لیمو یا ئەوەی کە پێ بڵێن تورشیات یا تورشیجات ئەوانە زەرەری بێت بە پێچەوانە. مەسەڵەن لە لیمووە کە ڤیتامین سێ هەیە، ئەڵێن ئەو کەسانەی کە ڤیتامینی سێ کەم مەصرفەکەن یا گۆشت زۆرە خوۆن بەڵام ڤیتامین سێ کەم مەصرفەکەن، یا کەسانێک هەر ڤیتامین سێ ئەوە نیەنە و ڕژیمی غەزاییانە ئەتوانێت لە تووشبوانی ئارترۆز ڕۆماتیزمە زۆرترە لەوانەیە کە ساقن، یعنی کەسانێک ڤیتامین سێ. مەبەستمەوەیە کە بۆ ئەو قسانەی کە باوە لە ناو کۆمەڵگا تووشی و زەرەری هەیە بۆ ڕۆماتیزم، علم شتێکی وای نەدۆزیوەتەوە کە ئەوە تایید کات یا جۆرێتر لە خواردن بە فەرز دیارە تایکی دەکردێت ئەگەر فەرز لە ڕۆنگەری کە مەسەڵ ڕۆن ماسی بێت، لە ماسی خۆی بێت کە بۆ ئەو غوزروفە کەوا لە ئاترۆزی شەوتمە کە ئەتوانێت ئۆمەگای هەیە، ئەو غوزروفە ئەتوانێت سالم نگابێرێ، ئەوانە دەورە بینی. بەڵام ئەوەی کە غەزایك بێت کە ڕۆماتیزم دروست کات، خواردنی ڕۆماتیزم بێتە هۆکاری ڕۆماتیزم، شتێکی وە علم ئشارەیەکی پێ نەکردووە و دیان شتێکی وایە نەدۆزیوەتەوە. بەڵام دەرمانەکانی کە هەروە ئشارەم کرد ئەو دەرمانانە ئازار شکێنانەیە کە عیلاج تەبیعیە و فیزیۆتراپیە و جوڵەکردن و حرەکەتدان و سابتنهێشتنی ئەو جۆنگەیە کە تووشی ڕۆماتیزم بووە. بینەرانی بەڕێز، بەرنامەی ئەم حەوتوێشمان لێرە هاتە کۆتایی. لەلایەن خۆم و باقی هاوکارانم ژیانێکی تەندروست و شاد بۆ هەمووتان بە ئاوا دەخوازم. تاگەیشتنمان پێکەوە لە بەرنامەیەکی تر و حەوتوی داهاتوو کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان بۆ بە ئاوا دەخوازم.